بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خوای گەورە هەموو لایەک ساغ و سەلامەت کا و خوای گەورە تاعات و عیبادەت و پەرستشی ئەم ڕۆژانەمان لێ قبوڵ بکە ئینشاءالله، کە ڕۆژانێکی زۆر پیرۆز و مبارەکن کە ناومان لێ ناوە بە کوردەواری خۆمان پێڵی نۆمینەی حاجیان. بەداخەوە ئەمساڵ حەج نییە و ئینشاءالله هەندێک حاجیمان لە ماڵە پیرۆزەکەی خوای گەورە بوونایە بۆ ئەوەی دوعای خێریان بۆ بکردینایە و ئەم پەتا و دەرد و بەڵا و موسیبەتەی کە ڕووی لە میلەتە کردووە، هەر لە موسیبەتی کۆمەڵایەتی، موسیبەتی سیاسی، موسیبەتی دارایی، بێمەعاشی خەڵک و ئەم هەموو دەردە سەری و چەرمەسەری کە تووشی خەڵک بووە، خوای گەورە ڕەحمێکی بە میلەتی کوردی موسڵمان بکردایە. سەرەتای بەرنامەکەم بە نامەیەک دەست پێکەم. ئەم نامەیەتان بۆ خوێنمەوە وەکو خۆی کە بەڕێزێک بۆی ناردووم لە هەڵەبجەی شەهیدەوە وابزانم. ئێستا بەڵێ لە هەڵەبجەی شەهیدەوە ناردوێتی، بەڵام ناوی ناڵێم چونکە خۆی نووسیوێتی تکایە ناوم مەخوێنەرەوە. ئەڵە ژیان زۆر ناخۆش بووە لە ئەم وڵاتە و بە تایبەتیش ئەم شارەی من کە تایە ئەژیم. هەڵەبجەی شەهید مەبەستێتی. داواکارم هاوڕێی ئێمەی گەنجی ئەم شارە بەشمەینەتە هاوارمان عەفو داواکارم هاواری ئێمەی گەنجی ئەم شارە بەشمەینەتە بگێنی، نەکار هەیە و نەخۆشی و نە ئارامی لە سایی ئەم گەندەڵانەوە. دواتر نووسویەتی من خۆم کرێکارم 3 مانگە 1 ڕۆژکارم کردووە. لە فەزلی خودا محتاج نین، منیش و زۆری خەڵکیش نانێک هەیە بیخۆین، بەڵام ئێمەی گەنج خەڵکانی تریش محتاج بە خولیاکانمانین کە تا ئێستا بچووکترینیان نەهاتووەتە دی. ئەوەی لەم ژیانەدا دەمانهێڵێتەوە دینی خودایە، ئەنا هیچ کارێکمان نییە لەم وڵاتە. بۆیە ئەمەیشم بە تۆ وت تا لە بەرنامەکەت بیگەێنی، چونکە من هەرگیز پەیوەندی ناکەم بۆ بەرنامەیەوە. دیارە لە کۆتاییان نووسێتی لەبەر حاڵەتی ئەمنی و ئەم جۆرەشتانەوە. من سوپاسی و برا بەڕێزاکەم ناویشی ناهێنم، بەڵام ئەوەی کە ئەو ئاماژەی پێکە بێکاری و بێکاسبی و بێئیشی و بێپارەیی ڕووی لەو خەڵکە کردووە. حکوومەتێک بەم قەبارەیی خۆی کە ناوی لە خۆی ناوە حکوومەت، ناوی لە خۆی ناوە حکوومەتی چاکسازی، حکوومەتی بنەبڕکردنی گەندەڵی، تا ئێستا نەیتوانیوە موچەیەک دابین بکە بۆ فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان لە کاتێکە 3-4 ڕۆژێکمان ماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز خەڵکی بەچی بازاری بکەن، بەچی شتومەک بکڕن، بەچی بچنە بازار، بەچی دڵی مناڵەکانیان ڕازیکەن، بەچی ئەوانەی کە دایک و باوکیان پێداویستی هەیە منداڵەکانیان کار و کاسبیەکەکەن یاخود موچەیەک وەرەگرن، دڵی دایک و باوک و کەسوکاریان خۆش بکەن. ئاخۆ ئەم حکوومەتە ئەبێ کەی گوێ بگرێ، ئەبێ کەی بێتە سەرخەت، ئەبێ کەی هەست بە معاناتی ئەم هەموو خەڵکە بکە کە ڕۆژەکەنەوە و شەوەکەنەوە بە بێپارەی و بە قەیران و بە بێ موچەیی و بە بێ بژێوی. اینجا بۆیە ئێوە ژەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەوە، ڕای خۆتان بڵێن لەسەر ئەو تەوەری کە دامان ناوەڵین بۆچی حکوومەتی هەرێم پێش جەژن موچە دابەش ناکات. خۆ کاتی لە بەردەستماوە ئەتوانێت لەم 1-2 ڕۆژەیە لە بەیانی و دوو بەیانیە موچە دابەش بکات. تێبینێکی شەیە حەزەکەمەوە بخەمەوە بیرتان، حکوومەتی عێراق بڕیاری داوە کە موچە دابەش بکات پێش جەژن. بۆ معلوماتتان، هەنی ئێستا حکوومەتی عێراق، ئەمەش حکوومەتی عێراق بابزانین ئەڵێ چی. کاک دابانی 1 دقە پەیوەندی وەرمەگرە. 1 دقە ئەڵێ ئەمڕۆ یەکشەمە بانکی ڕافیدەین لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە لە ئەمڕۆوە دەست بە ناردنی موچەی وەزارەتەکان بۆ سەر هەژمارەکانیان کراوە و فەرمانبەران ئەتوانن لە پێش جەژندا موچەکانیان وەربگرن. ئەمە خولاسەی هەواڵەیە کە بۆ من هاتووە و بۆ ئێوەم خوێندەوە. جا حکوومەت ئەتوانێت حکوومەتی عێراق موچە دابەش بکە؟ ئەی ئەمانە حکوومەت نین؟ چەم لەگەڵە. یەکەم ڕێزان خان، یەکەم پەیوەندی ڕێزان خان لە سلێمانی. سلام علیکم کاک محمود. سلام و رحمة الله و بەرەکاتوه. دادە ڕێزان. ممنون و سپاس دەکەم. وەڵی کاک محمود من هەرچەند لەسەر تەوەرەکەشتان زۆر قسەم نییە. حکوومەت ئەمەوێت لەسەر ڕەوسی چاکسازی گەورانی کلمانی قسەکەم. بەڵێ کاک محمود بەڕاستی ئێستا ئەوەتانێ لە مانگرتوەکانی هەولێر دوان مردووە.
کە مانیان گرتو ئەلاساس بۆ لێبوردنی گشتی کە قسە ئەەکەین ئەڵێن وڵا ئەوە بۆیە مردووە یەکیان سەرع لێ یاوە زمانی خۆی قودداوە ئایا سەرع لە خەفەتەوە ئینسان تووشی ئەبێ ئەو لە ناو چوار دیوارە ئایا چون سەرع لێ نایە و نامرێن ناو سجنە ئەنجا ئەڵێ ئەوی تریان تووشی نەخۆشی مێشک بووە تووشی خوێنبەربوون بووە ئایا لە بەڕێتان ئەپرسم لە دادوەرەکان لە سەرۆکی حکوومەتی هەرێم ئەپرسم ئایا لە ناو چوار دیوارە خەڵک لە دەرەوە واشێت بووە سەرع لێ ئەیا و خەم و خەفەت ئەی کوژێ و جەڵدە لێ ئەیە ئەی ئایا لە ناو چوار دیوارە چۆن سەرع لێیان نایە چۆن تووشی خوێنبەربوونی مێشک نابن و نامرن چەند جار لە کەناڵەکەی بەڕێستانەوە لە کەناڵی ترەوە داوای لێبوردنی گشتیمان کردووە بۆ ئەو سزا دراوانە ئەوتە لە چاکسازی گەورانی سلێمانی کۆرۆنایان تێکەوتووە نەخۆشن بێمەوادن 6 مانگە مەوادەمان نەکردوون تێن بەخوای گەورە زۆربەی زۆریان لە خەفەتە ئەمرن لە ناو چوار دیوارە ئەڵێ وەڵا بەڕێزم کە قسەیان لەگەڵاکەن ئەڵێ وەڵا ئەوە نەخۆش بووە نەخۆشی فەرعی لەگەڵ بوو بۆیە مرد ئەوە نەخۆشی خوێنبەربوونی دەماغی هەبوو بۆیە مرد ئاخر من لە بەڕێستان ئەپرسم لەوانە ئەپرسم کەوا ئەڵێن ئایا لە خۆشیە تووشی سەرع بن ئایا لە خۆشیە تووشی خوێنبەربوونی مێشگە بن هەمووی لە خەموو خەفەتە کاک مەحموودیان لە چوار دیواران شێت و هاربوون لە خەموو خەفەتە من 1000 جار دایکی سزادراوان تکایان کردو پاڕاونەتەوە غەڵەتێکە کردیانە باجی غەڵەتەکان ناوە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێممان کردو لە سەرۆکی پەرلەمان لە دادوەرە بەڕێزەکان لە سەرۆک وەزیرانی کاروباری کۆمەڵایەتی کوێستانخان وتمانە شتێ بۆ ئەو سزادراوانە بکەن بیکەن بەڕای خوا باڕۆڵەکانمان لە سزنا نەمرن ئەلعان بۆ بەڕێستان لەوانەیە ئەو دایکی ئەو سزادراوەی لە هەولێرە 3 ڕۆژ ئەمری خوای کردووە ژنێکی گەنج بەس بەداخی کوڕەکەی سەری نایەوە کە کوڕەکەی 7 مانگە نەیدیوە نەچوو مواجهی نەکردو ڕێی هەولێر نەبوو بیبینێ ئەوتە جەڵدە لێ یا مرد دایکی ئەوتە خەڵک لە دەرەوە ئەمری ئایا ناو زیندانەکانە چۆن نابن جا ئەمە 7 مانگە کاک مەحموودیان ئەڵێن لێبوردن ئەین بەبوونێ ئەم کلۆناوە لێبوردنەکەشیان چی ئەوەی حەقی خۆی تەواو کردو سزەکەی خۆی تەواو کردو بەریان ناوە ئەڵێ وەڵا خەڵکمان بەراوە یا ئەوانەی لە تەفسیرات بوون تەوقیف بوون بەریان ناوە ئەڵێ وەڵا خەڵکمان بەراوە جا ئێمە تکا ئەکەین لە سەرۆکی حکوومەتی هەرێم لە سەرۆکی پەرلەمان لە دادوەرە بەڕێزەکان لە وەزیری کاروباری کۆمەڵایەتی کوێستانخان بەجددی هەوڵێک با بۆ ئەو سزادراوانە هەمووی ڕۆڵێک هەژار و فەقیرن بەس دەست خۆش بێ دادەڕێزان پەیامەکەت گەیشت سپاس دەکەم خەڵکی تر لەسەر خەتە من سپاسی بەڕێستانەکەم هیوادارم دەنگمان لەکەن ئەڵەکەی بەڕێستانە بدا بەکاربەدەستەکان و بە سەرۆکی حکوومەتی هەرێم کێکمان بۆ بکات ئینشاءڵڵا دەست خۆش بێ سپاس دەکەم بۆ پەیامەکەت خوا لەگەڵ دادەکوێستان وەرەگرم لە حاجیاوە کاکە جێنسۆنی سەلام عەلەیکوم باشی دادەکوێستان سپاس دەکەم من باشم بەڵێ دەستخۆشیەوە بەرنامەیەکی لێ دەکەم کاکەجان سپاس دەکەم بێوەی بیاخوا وەڵی جا کاکە باسی چی وەڵی دەبیلەوە تەڵا ئەو خەڵکە هەموو بە دەبێ منکە ببێ وەڵی کەس ئەوە نەبووە کاکەجان بەڵێ ئەو نووسرا ئەو خەڵکە تووشی ئەو دەردەی بووە وەڵی ئەوەی نەماوە لە ماڵەدا هەر ناکات لەبەر خەڵکی لەباسی ئەو کولۆرە منەوەی کەس ئەوەی نەماوە هەموو لەداخا ڕۆین بۆ دەرەوە بۆ هەموو ئەوەی وەڵی کەس ئەوە نەبەر ئەوەی بکەین کاکە بەڵێ دەست خۆش بێ ئینشاءڵڵا سەلامەت بی سوپاس دەکەم سوهام خان وەرەگرم لە کۆیە هەموو کاتت باش سپاس دەکەم بەڕێزی فەرموو بەڕاستی بۆچمە موسەدا بەژماکە بەڕای من نیەوەیە کە خەڵکەکە زۆر بێدەنگە کە توش خەڵکەکە دەوەندە بێدەنگ و موسەکە داخەش دەکەیت پەرلەمانتارەکانمان ئەوەندە بێدەنگن و لە ماڵەوە ساڵیان داوەتەوە بەسەر موسەدا بەژەکان هەر پەرلەمانتارێک 4 ملیۆن وەردەگرێ بەقەدەر 6 مانگی من وتە معاش وەردەگرێ پێویستی بەوە نییە ئەنی هەموو مانگێ معاش وەرگرێ لەملاو لەولاش کۆڵێک معاشی بۆ دێت و کۆڵ سپارە و بەرتیل وەردەگرێ ئەوە تقریبان بۆ لەسا ساڵ موسەی خۆی هەیە خەمی لەو خەڵکەدا خواتر بەڵێ بەداخەوە دەست خۆش دادەسوو هەم لە کۆیە سپاس دەکەم کاک مەحموود وەرەگرم لە شار باژێر شار باژێر کاک مەحموود مرحبا بەڕێز دەکەم کاک مەحموود چۆنی بەڕێز دەکەم چۆنی کاک مەحموود جان یاجی برای جوانەکەم یەخوا بێوەی بی مەمنونی تۆم ئێوە چۆنن شکر باشن
بە قوربانم بەڕێزی لە خزمەتان فەرموو. با قوربانم بەڕێزی قسە چییە لەسەر تەوەرەکەمانەڵێن حکوومەت بۆ پێشدەژن موچەی دابەش نەکرد؟ بە قوربانم حکوومەتی چی ئێمە خۆمان جێل کردووە باسی حکوومەتەکەی حکوومەت هەر نییە بەڵێ حکوومەت 2 ساڵاش بەتاڵی کردووە ئێمە ژێلین بەڵێ با بە ئەو دەستی قسەتە موچەی شەیدانەوە ئیتر حکوومەتی شوێ حکوومەت هەر نییە کاکە کۆمەڵە مافیان کۆبوونەتەوە بخوانی خۆن و تەواو بەڵێ گوناح بڵێ حکوومەت بڵێ دوو بنە ماڵەی دەردە و دست مەمنونی دەستێ خۆش بێ کاک مەحموود سپاست دەکەم بۆ پەیوەندێکەکەت هەر بژیت. نازەنین لە هەولێر. السلام عليكم برادر رئيس وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس دەکەم ئەگەر چکە من لە ڕێگای رادیۆ گێویستم ئاماژە بەتەوەری بەرنامە بدەیت زۆر سپاس دەکەم. لەسەر چی؟ ئاماژە بەتەوەرەکە بدەتەوەری بەرنامەکە چکە من هیچم لەلانێ نابینم چیە تازە گێویستی بەرنامەکە بووم ئەگەر ڕوونکردنەوە بدەیت بزانم تەوەری بەرنامەکە لەسەر چیە؟ تەوەری بەرنامەکەڵێن بۆچی حکوومەت پێش دەژن موچە دابەش ناکە؟ بەدەستە خۆتی بەکەیش خۆتی نایدا و ئەنتەرە و وجودی کەسیش نازانی و ملەتی دەنجی لەگە ناکە و ئیترەوە پیشەی خۆەتی ئەوەندەیە. یعنی مەبەستەوەی حکوومەت ئەنتەرە. ئەنەوە حکوومەت ئەنتەرە لەگە ئەو قەڕی ڕێزیشم بۆ دەسەرچێکە وەکو کەڵەدا لە ناو پەرلەمان بەکەیش خۆیانە پەرلەمانتاریش ناتوان دەستیان ئەوە ژیان ئەوە کرد. یعنی دادە نازەنین. بەڵێ ئەمری قەبزیلۆ دەردەکا و دەستگیریشی دەکا و ئەنتەرە و کەڵەگە. باشە مەبەستەوە ینی حکوومەت دەڵێ من کەڵەکام ئێوەش چیتان لەدەست دێ بڕۆن بیکەن نایشدە موچەش نادەم. وڵاوە دەسەڵجە بەخۆشتەکە ئاوە ینی بەڕاستی ئەی بۆ نەبووتە ئەنتەر ساڵە عاشر دەستم ئەگە ئەنتەرنەوە زیاتر چیە قابلە خۆشتیە ڕێوەڵە کەڵەگایە. بەڵێ بەڵێ دەکەم سپاس بۆ ئەم دەستەکە دەست خۆش دەستی خۆش بێ نازەنین خان زۆر سپاس. دایکی ناسک لە گەرمیان. سلام علیکم. سلام علیکم دایکی ناسک. باش برای عزیزم. چۆنی خوشکە بە ڕێزەکەم. برای عزیزمی دەستخۆشیەوە بەرنامەکان یەکەم بە تایبەتی بەرنامەی سەدای زێڕین بۆ داینابەزین عنی سەدای زێڕین بۆ تەواو بوو. آخر سەدای زێڕین هەر لە هینا هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. زۆر پێخۆشحاڵم بەرنامەی زۆر هەمیشە وەجیای بەرنامەجوانەکانی پەیام و پێدۆماوە دانیشم بەس بە تایبەتی بەرنامەی سەدای زێڕین زۆر لە مبارەک و پیرۆز و جوان. یا ڕەبی بێوەی بندوعای خێرمان بۆ بکەن ئینشاءڵڵا ڕەمەزان زۆری نەماوە. زۆری نەماوە؟ ئیشەڵڵا زۆری نەماوە بۆ ئێمەی موسڵمان ئەرەوەڵاوانە دڵمان پێ خۆشە بێ نەبێتە. عزیزمی زۆر دەستخۆشیەوە بەرنامەکان یەکەم لە خزمەتە هەمیشەوە دڵوە گیان ێژمیەوە کە ێژم دوعای خێر بۆیان بکەن هەمیشەوە دڵێڵم خوایە سەربەزی ئەمنیا و دنیاتاندا خوایە گیان لە بەهەشتەپانە بەرنەیە خۆیە اللهم ئامین. یا ڕەبی خوا لێ ڕازی بێ سەربەرزی دنیا و قیامەت بێ خوای گەورە خۆت و ماڵ و مناڵت بپارێزێ. برای عزیزم باوکی ناز باوکی نور و ناز هەردووکیان. باشە برای عزیزەکەم یاخوا بێوەی سپاس دەکەم. لە خزمەتام گەورەت کردم خوشی بەڕێزم لە خزمەتام. دوای بەرنامە پەیوەندی بکەرەوە هەر بەم ژمارەیە قسە لەگەڵەکەم لە خزمەتا بم. حەزم ڕقەمەی خۆ دامی فێم کاکان ناوێ ئەنێر چۆن ڕقەمەی خۆ وەرگرم. کاک دابان یەک دەقە ئەو خوشکە بەڕێزە لە خزمەتیام لە دوای بەرنامەکە پەیوەندیمان پێواکاتەوە با لەسەر هێڵ بمێنێتەوە دوای بەرنامەکە. دایکی ناسک لە خزمەتان باشە ئیشەڵڵا. مام جەوهەر لە کۆیە؟ ئینشاءڵڵا. مام جەوهەر بەڵێ مام جەوهەر ئەوە جەنابەت بووی لە دوو ئەڵقەی پێش ئێستا پەیامێکت بۆ کازمی نارد بە عەرەبی. بەڵێ پەیامت نەنارد بۆ کازمی جەنابەت؟ با وەڵاجا ئێستا کازمی موچەی هاوڵاتیانی خۆی دابەش دەکا بەڵامی هەرێم ناکە. باشە مەجلسە قسان دەکەین؟ ئێستا لەسەر بەرنامەیە؟ ئێستا لە بەرنامەی فەرموو. بەڵێ کاکی من بەڵێ ئەوانە دەیانێت بکەنە دوو ئیجارە. بەڵام داوا لە میلەتی کوردەکە بیکەن بە سێ ئیجارە. ئیجارەی سەرەکی بگەڕێنەوە سەر حکوومەتی بەغدایە لەبەر ئەو هەمە دەست و گەندەڵانە دەبینەوە کۆتایی بە هەموو کێشەکاندی
تۆڵە 6 ساڵەش دەکرێتەوە ئەوانە بستە خارجێرە بن هەر شوێنێک بن ئەو کاتەی دادگا سەروەرە کە حکوومەتی عێراقا دەتانی ئەوانە دەستبەست بکە و میلەتیش داوای مافی خۆی بکە ئەوانە پێر بووین دەستە زەزیرەکانی ئیتاڵیای ئەوانەی کە بە خوێنی کورد ئێستا دەوڵەمەند بووین یعنی کولی قاتێکی کە دەکردن بای 50 وەرەقەیە 6 قال لەسەر یەک دەکەن ئامادەن ئەو شتەی بکەن ئەدی باشە ئێستا بەو جێزدەی ئەدی بۆ موچەی نادەیە خەڵک پارە نییە بۆ جەنابتان هەموو خواردنتان لە خارجە دەرمانتان لە خارجە بەژێویژیانتان لە خارجە هەموو تیارەی خاستان هەیە بە ملیارەها دۆلاری ئەو ملەتتان لە دیر بعد خۆتان داناوە هەزاران سەگدارتان لەو کوردستانی کۆکردێتەوە بۆ ئەوەی بکەون لە گیانی یەکتر کە کوردە باشە بەس نییە من لە میلەتی کوردە پرسە باشە بۆ ڕاپەڕی بۆ سۆسە دروست کرد بۆ شەهیدەدا بۆ ئەنفارەدا بۆ ئێستا کۆی لاتە قوبول دەکرد بۆ سەری ناو خۆ دروست کرد بۆ برسێتیت بۆ خۆتینا بۆ شار بەدەری دەستی ئەوانە بووی چیە خارج لەوەکو ئێران خەڵک بوو بە سوان و گاوانشی دەزەنەکەوت خواخوای بکەن ناسێکی بکە ئەوانە هەر لە شوێنی خۆیان بوون کەوابێ ملەتش بەرپرسیاری سەرەکیە هەموو ئەحزابە سیاسیەکانیش بەرپرسیاری سەرەکین کەوابێ ئەگە حیزب سیاسەکان ڕاو دەکەن بە هەمووی بچنە ناو پەرلەمان پارە زۆرە کێشێکیە هەموو کێشێک کورسیە دوێکی ئەوانە ئەودارێ لە یامەقەومێ قەنەعەت بکە دارچکە خۆیان ناگرنەوە لە هیچ شوێنێکی دنیا بۆیە ژوەرەکەن کە دەڵێن دوو ئیدارەی ئیعلامە فقط هەرێکە دەوێت بۆ جەماعەتەکەی خۆی بری ئەمن دەرسۆزم بەڵام هیچی وانە ئێستا قووەتی ترک و عەدەم بێ هەرچی هێزی چەکداری هەمووشی لە حەقی فەرزەدا هەردی لەبەرەوەی بتوانێت بێشتە چی نەمایە بەژێویژیانی نییە گوێزنانەی نییە دەتە باڵێ نەخۆشی هەیە برسیە قەردارە نەبوونە چاوەڕوانی ئەوەی کە بچی ڕوو لە یەکێکی باش بکە شتێکی بداتی ژیانی کەم ئەندام هەتی و هەژار بەژێویژیانی فەرمانبەرات نەخۆش بەکەوتە کێ بەرپرسیارە خۆ پێش ڕاپەڕێنەوە هەمە برسێتی منە هەمەتی دەربەدەرێ نەبوو ئەوانە دروستیان کرد باغر بوون چاویان بۆ وەتایکەوەی گوتێەوە ئەمە نەفتی کوردستانیان خەلاص کرد غازیان خەلاص کرد نەو ئەمادە پێ لە قەرەچۆخی ئەوە بەلازی داتە ئۆردوغانی ئەقدی 50 ساڵە ماڵی دەست خۆش مام جەوەر بەڵام ئینشاڵڵا سپاس دەکەم ڕێگەم بدە ئینشاڵڵا ڕۆژێک ئۆردوغانیش بە دەردی سەدامی دەڕوا ئەوانش بە دەردی سەدامی دەڕۆ کۆتایان پێدێ ئەو کاتی کوردستانێکی خۆش دەبی دەگەڕن لەسەر حکوومەتی عێراق گەلک گەلک شەریفانە هەموو ڕۆژە 100 جار بمرین لە پێناوی لوقمەنانێک کە مافی خۆتە لەسەر سامانی کوردستان هەبی لەو حکوومەتە گەندەڵەت هەبی بەڵام ئەوە لە سەرمیان بخۆنیە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جێزدەی قورمان دەبتە جێزدەی دوو جێزنە کۆتایی بەو دەسەڵاتە بۆ گەنانە دێ میلەت بە ئازادی دەژێ بەسەر برندی هەر بۆ کوجارە کوردی بەسەرەف و بە پیاوانە یەک گرتو دەبی کۆتایی بەو نظامە دەسەڵاتە بۆ گەنێدێنی وتر سپاس دەست خۆش سپاسخوا لەگەڵ مام جەوهەر کاکفریاد وەرەگرم لە شکارتە داخراوەتەوە بەداخەوە بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان دوانگەی خەڵک سەکۆیەکی ئازادە بوو هەموو بەڕێزانەی هەموو خۆشەویست و هاوڵاتیانەی کە ئەیانەوێت دەنگیان بگات بە دەسەڵاتێک کە گوێ بۆ داواکانی ڕەهای خەڵک ناگرێ بۆیە ئێمە ئەم سەکۆیەمان ئازاد کردووە لە پێناوەوەی هەموو هاوڵاتیەک گزارش لە ئەو داواکاری خۆی بکە لە ڕێگەی شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە و لە خزمەتانە بین ئینشاءڵڵا. کاک ڕەحمان وەرەگرم لە شاری هەولێر. کاک ڕەحمان سلام و رحمة الله وبركاته لە تەلەفۆن و گوێم لێ بگرە سوپاسە دەکەم کاک ڕەحمان. ئەوە لەسەر تەوەرەکەی ئەوە لەسەر موچێ بەڵێ 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 ئەوە زۆری سوود لە ملەتەکە لە حکومەت نییە ملەتەکە هەتا خۆی کردکە حکومەت وا دەبێت بەڵێ بەڕاستی خەتای ئەو ملەتەیە ملەت ئەگە سارەچ معاش نێدێ هەروە خۆی کردەکە کە خۆشی کردکە حکومەت نایدات بەڵێ وێنە زۆریش ئەو حزبانە ئەگە ئەو حزبە دیکانە لە ناو دەسەڵات بێنە دەرێت ئەوانە ژوان ناکەن
مەبەستت کام حزبەیە مەبەستت کام حزبەیە هەموو حزبەکان ئەگەر ئەوانە لەو دوو حزبە خۆبکێشنەوە ئەوانە جوان ناکەن. آخر بەس با لە یەک تێ بگەن کاک ڕەحمان ئێستا ئەوەی کە لە حکوومەتدایە بڵێن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕانە ئەو سێ لە حکوومەتدان ئەوان لە حکوومەتدانین ئەو پەرلەمانتارانە بە ڕێی ئەو ملەتی چوونەوێندە دانیشتینە بەس لە مەعاشەکەی خۆیان چینەوێ یعنی ترجیحی ئەو فەقێ ناکەن کەم ئەندامی ئەوەیە معاش لێ بژێ شەهید ئەجر عالەمەتی کرد هەتا ئێستا ئەوانەوە هاتنە سەر حکومەت خاسەتەن هەولێر. بەڵێ دەستخۆش سپاس کاک ڕەحمان بۆ پەیوەندیەکەت. پۆڵا وەرەگرم لە شاری هەولێر. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت برای بەڕێ. سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵای گیان لە خزمەتتاین. بەداخەوە ئەو کارەسات و ماڵوێرانەی بەسەر ملەتی کورد هاتووە کاک مەحموود بەڵێ باوەختێ ئەگەر لە خوێندنگاوانە باە هەرگیز لەبەرم نەدەکرد چونکە باوەڕم نەدەکردەوەی بەسەر کووردا هاتووە بەوانەیەکیش بوترێتەوە چونکە دوورە لە ڕاستیەکان عەقڵی مرۆڤ هەڵی ناسەنجێنێ. سەیری کە لە بۆنە و یادەکان لە بۆنە نیشتیمانی و ئاینیەکان سەرکردانی وڵاتان بۆ دەبنەوە دروستکەی پیرۆزبایی و هەواڵی سەرکەوتن هەواڵی سەرکەوتنی گێڕانەوەی خاز ئەگەر داگیر کراو بێت هەواڵی سەرکەوتنی دەرکردنی داگیرکرانی فاسستی کرد بەجێ ملەتە بکەێنن. یەکی ئێستا ملەتی کوردیان بردە ئەو دۆخە باوەڕێ موچەکە سبوتەیەکیش بە بڕاوەیی تۆنی بڕاوە فەرمانجێ دەنجە فەن لە تۆ بڕا فەن لەوی بڕا وردیان گەیستا و دۆخە. برای بەڕێزم بۆ سەیری کە هێستان لە کوردستان وا تەسەوڕ دەکەن وایە کافرمیان کردووە بە فریشتە نەخێر ئەوانە هاوڕان لە ژێربەژێری لەگە دەسەڵاتدارانی خێرا هاوڕان خاک نەدەنەوە هاوڕان سوکایەتی بە ملەت بکرێ چونکە مێزوو ئێمەی سەلماندووە مێزوو سەلماندوویەتی نەدات فەروەری عەرەب نەیەک ریزی کورد چونکە ئەگەر کورد یەک ریزکێ آخر کافرمی خۆ دەبینێ حاڵی ملەتی کورد خۆ دەیتوانی بودجەی ئەممان کەس بۆ خەڵک بنێرێت دواتر بی بڕێ کاک مەحموود دواتر بی بڕێ خۆ قوت هێستان هەر لە باسەی شمالونا الحەبیبە ساکات ئیخوانونا بەڵام نەخێر نە ئیخوانونا و نە حەبیبونا کەواسەکاری و نادات فەروەری عەرەب لەناو کوردستانی سێ سەر کردە خۆ دەتوانن دەسەڵاتداران لە کۆمپانیا زەبەلاحەکانیان هەر یەکەم کۆمپانیایەک دابەستی کەن تۆ کوردستانیان دابەستن با هەر کۆمپانیا زەبەلاحەکان موچەی ماگێ بکرێتە ئەستۆ برای بەڕێزم نەخێت وەخی کوردستان بەرەو بچووکتری دەکرێتەوە ئەمە لێ لۆلۆس ماوە گەورەمان نییە باقیلانمان وتویانە مەڕ لێ سوان بێ یان کورد دەیخوا یان ئاو دەیبووە دووبارە دەبخۆش. سپاس کاک پۆڵا دەستخۆش کاک پۆڵا سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک هێمن وەرەگرم هەر لە شاری هەولێر. ئەلو بەڵێ گیان شوێنی کاک هێمن تەلەڤیزۆنەکەت کچکە گیانەکەم سپاسە دەکەم. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم برا جوانەکە. مەمنونم سپاسە دەکەم بەڕێزی لەبەر تەوارەکەت وەڵای برای بەڕێز هیچ حکومەتێکمان نییە کە ئێستا حکومەتی بەغدا موسەی دابەش دەکات موسڵمانگی عەود دابەش دەکات ئێستا ئەمە موسڵمانگی سێ ماوە نەگرتووی ئەم سا. بەڵێ پێت وایە هیچ کە لەسەر تەلەڤیزیۆن موسەیەکە بابێ لەسەر شەقا. کاک هێمن پێت وایە حکوومەت پارەی هەبێ و دابەشینەکە؟ بێگومان پارەی هەیە هەیەتی. بەڵێ باشە هیچی کەت هەیە لە خزمەتابین؟ دەستخۆش بێ مەمنون لە خزمەتان. سپاس کاک هێمن گیان سپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. کاک ڕێباز لە کۆیە. کاک ڕێباز کاک ڕێباز کاکە گیان عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا.
کاوت ماز دەکەم کاک محمود جان جان تەورەکەتان لەسەر چییە؟ ئەڵێن حکوومەت بۆ پێشدەژن موچە دابەش ناکە دەستخوا کاک محمود خوا سوالە دەسەرناوە وڵی جا سوالە ئەی وڵا سوال ئەی سوال نییە آخر حکومەت ئەو میلەتەکەی بەدەست باشە تۆ ڕاوەستە تۆ ڕاوەستە کاک ڕێباز با هەندێک دەستەواژە هەیە لەوانەیە جوان نەبێت لە بەرخاتری بینەران باوە بەکارنێنین بەس بۆ پرسیارە لە تۆکەم ئەی بۆ ئەم ناوی لە خۆی ناوە حکوومەت و حکوومەتی عێراقی ژەر حکوومەتە ئێستا موچەی مانگی حەوت دابەشەکە کاک ڕێباز کاکە محمود جان ئەمە ئێمە حکومەتینە مادیانە دوعای لەنە بەڕێوی دەبەن و تاو بە سەدان و هەزاران کۆیلەر لە بندەست پێیان و سەژویان بۆ دەکەنەوە هاستە پێوە ئەنی میلەت پێم سەیرە میلەت باسی موچە دەکەم من لە زیادی حکومەت دەم داوا لە هەموو موچەخۆرانی کوردستان دەکەم هەموو موچەخۆران موچەی دوو مانگم لەو بێنێتەوە موچەی دوو مانگ وەردەگرمەوە یادا هەر کەسێک مۆزەفە پۆلیسە پێشمەرگەیە ئاسایشە هەر شتێک دێت ئەوەی نەشێنێتەوە فەسلی دەکەم زانم حکومەت میلەت دەهێنێتەوە یان نا ئەی میلەتەکە پێ بێ ئەوها بێدەنگ بێ و زوڵال بێ هیچ نتوانێت داوای مافی خۆی بکە داهۆی دەبێت میلەت چاوەڕێکی لەو میلەتە بکرێت ئەنی هەر ئەمڕۆ لە سلێمانی کابرا پۆلیسی حکومەتە خەڵکی هێزی تریان ناوەتە سەری بە هێزی سەردار و لێیان درا و گیرا و ئەنی بەڕاستی سەیرم پێ ئەوە سلێمانیەکەی ئەمە ئارانیەکەیە ئەمە هەلیکار و ئەمە نازانم چیە ئەنی سەیرم بۆ میلەتە دێ بەڕاستی بە خۆیان دابستنەوە کاکە وڵی پارە هیچ نیواز لە پارە بێرن بەیەک ڕۆژ ئەوەی باسی دەکەن کە ناوی لەرێن حکومەت دەڕۆخی حکومەت نانیە حکومەتی چی لە دوای نەشورا مستەفا حکومەت چیە و میلەت چیە خیزر چیە هەزار ڕەحمەتی لێبێ نەشورا مستەفا وەزعی پێچانە بوو بەخوای بابی مەسعود بارزانی بابی جلال تاڵەبانی هیچیان پێیان ناکرێوانە ئەوانە لەوەیەکی دروست بووینە هەر گەندەڵ بوویتێن هەر دزیان کە دیار میلەتیان فرۆشتی هەرخاچیان فرۆشتە تازە بە تازە باسی خاک و نازانستی دەکەن سەرگەدایەتی لێ سەرگەدایەتی نیوەی جاتی من ئەتوکەر زۆشتێ میلەتت زۆشتێ خاکت زۆشتیانی وەرە نا یەک بەرپرس یەشێتین پێ برێ کە بیرە نەفتی بەناو نەبێ یەک بەرپرس یەشێتی پێ برێ بیرە نەفتی بەناو نەبێ ناوی بەرپرسێکم پێ برێ پشکەشی نەبێ لە خاڵە سووریەکان گومرگەکان هاتی سەر شاشەش بە من باس دەکا وەڵای ئێمە نازان باسی دەکەین و قبوڵ ناکەین شتیوان هەیە ئەنی بەڕاستی من ئەو میلەتە ڕێزم هەیە بەڕاستی میلەتە شایەنێکی زۆر لەوە قابلیتی کە پێی بکرێ بەڕاستی من لە جاتیەوە حکومەتە بم بەنا حکومەتە داوا لە هەموو سەخۆرانی کوردستان دەکەم پارەی مانجی دوو موسەم بداتەوە کە مانجی 2009 دایتێ لێ دەستم بۆ ئەوەی نەوەشم مێنێتەوە فەسلی دەکەم من زیادە حکومەتەمەوە دەکەم دەست خۆش کاک ڕێباز سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە لای کاک ئەسعەد لە مەخموورەوە داخرا بەداخەوە داخرا کۆمنت خوێنمەوە ئیز نەدەن باشە کاک هاشم عەبدوڵڵا نووسیویەتی ئەم حکوومەتە هەموو هەوڵێکی ئازاردان و برسیکردنە خەڵک برسیکردنی خەڵکە دابەش نەکردنی موچەش یەکێکە لەو هەنگاوانە یاسین قادر نووسیوێتی ئەوان هەرچی بکەن خەڵک ڕازیە جا بۆ دابەشی بکەن ئەگەر ئێستا هەڵبژاردن بکرێت هەر ئەوان دەرئەچن خەڵک مستەحەقی لەوە خراپترە بەسەری بێت کامەران عەلی ئەڵێ چونکە پارەی لای وەزارەتی دارایی نییە داهاتی کوردستان مافیاکانی کوردایەتی بە ناوی کۆمپانیا دەستیان بەسەردا گرتووە و دەیدزن بۆ حزب و بنەماڵە حکوومەتیش کارتۆنیە شوان محەممەد نووسیوێتی بە حساب جارێ نەبووە 30 ڕۆژ بۆیە دابەشی ناکەن کەوسەر محەممەد ئەڵێ چونکە میلەتێکی بێدەنگین و لەگەڵ هەموو شتێکدا ڕاهاتوین محەممەد عەلی ئەڵێ چونکە بێمنەتە لە خەڵک موچە دابەش ناکات خەڵکیش بێدەنگە لە ئاستی حکوومەتی گەندەڵ شێرکۆ جەلال ئەڵێ شتێکی ئاشکرایە کە دەسەڵات لە دەستی چەند دز و گەندەڵکارێکدایە و هەر ئەوانی ژۆکارن بۆ هەموو خراپەکارەکانی ئەم هەرێمە خەرمان عەلی ئەڵێ بەداخەوە خەڵک لە ئێستادا پێویستی پێیەتی ئەبوایە دابەش بکرایە عەبدولفەتاح عەلی ئەڵێ خەڵک بە هەموو شتێک ڕازیە حکوومەتیش بە ئارەزووی خۆی موچە دابەشەکە ئاراز بورهان نووسیوێتی ئەزانن خەڵک قبوڵێتی مستەفا بەکریش نووسیوێتی ئاوا بڕوات سەرانەش لە خەڵک وەرەگرن کێم لەگەڵ بوو محەممەد دەربەنی خان
بەڕێزم دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم بەڕێزی کاک محەممەد جان زۆر سپاس بەڕێزمەوە بەینەگەڵ لەسەر چی بەرنامەکە ئەڵێن حکوومەت بۆ پێشدەژنی قوربان موچە دابەش ناکە وەڵای برای بەڕێزم من بۆ یەکشت تەلەفۆنم کردووە بەڕاستی من نە سەر بە هیچ لایەنێک و نە سەر بە هیچ حزبێکم و بەڕاستی ژیانی خەڵک لە ئێستاە ژیانی خەڵک زۆر خراپە زۆر لە ئاسێکی تەواو نزمایە زۆرینەی خەڵک ناڵێمانی زۆرینە یەکەم موچە نییە دووهەم کار و کاسبی نییە هیچ شتێک نەماوە لەم کوردستانە بیکەیت بەڕاستی هیچ کار و کاسبێک نەماوە موچە نەماوە نازانی چی بکە ینی نازانی هانا بۆ چێ بن جوان ئەمانەیش ئەم حیزبانە بەداخەوە لە جیاتیەوەی خزمەتی خەڵکی کوردستان بکەن هەر خەریکی مزایدەی سیاسیەکەن لەسەر شاشە یان لەسەر شاشە دانیشە قسە بۆم نەکە کاکە قسە هیچ بە من ناکە وەرە بە کردار خزمەتی ئەو خەڵکە بکە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە و لێکم و زۆر سپاس دەستخۆش کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەی جەنابی شت سەرکەوتوو ئینشاءڵڵا دارا لە عەربەت كاكا السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته كاكا دارجان. خاڵە گیان وحدەن تۆزەکەم دێ بە سەریعی چەند پندێک بۆ ئەڵێم شمولی زۆر کەسەکە. شتی جوان چۆن نان ئێمە نابێ شتی نەشیاو بڵێن تۆ بدە ژانێکی بەختەوەرێ بێ بێ سالم بی سەلامەت بی. ئەی سڵاوی خوا لێ بێ ئەوەتەوە ناکرێت کە مصلحنی کە بۆ قسەکەم لێت یەکمێت خاتۆ گوێ لە برای خۆگرا قسەی نەشیاو بۆ خەڵکی نەشیاوە کاکی برا 7 ملیار زەلام لەسەر ئەم زەویە هەر 7 ملیارەکە خەریک بێ خۆکا بەسەر مریشکەکە ناتوانێ بیکە مریشک خۆی خۆڵەکە بەسەر خۆیە حکوومەت نایکە میلەتەکە خۆی کردوێتی کاکە جان گوێ لە منە بەڵێ ئەم جەژنەی سەبرەگرین یەکێ لە ناوەکانی خوای گەورە سەبرە ئەمان وەکو پیاوکەڵە چاکسازیەکەین دوای ئەمە نەیکەن بەخوانە نەچنە خوای گەورە ئەم وەساقو بۆ ماکە زەلام هەیە 5 ملیۆنی هەیە زەلام هەیە 2 ملیۆنی هەیە خەڵکی تریش لە ژێرەوەی ئەم خەڵکە با سەبری بێت دوای ئەوە ئەگەر چاک نەبوو درۆیان کرد لەگەڵ خوای گەورە و خۆیان و میلەتەکە ئەوەی واجبەکەیە نەچێ کاکە ئەم تاوانە جۆ لە منە بەڵێ ئەم تاوانە لە ملی هێزی سەگارە تەشبیانە بێ فەرژینێکی قایم بێ ئەڵێ سەگ بە زەبری کلگێ قانەشکێرێ کاکەمان هێزی سەگار بۆیان نەکەن ئەرە بابە بۆی مەکە خۆ تەلاقی کەس ناکەوێ لەبەر تا نامری دوومان حەچی دایرێ دایخەت بە قسەی کرد بۆکەم گوێ لێمە بەڵێ کابراکی پیر کوڕەکانی بانەکە یەکی چیرکەی کانایەتی هێشتێنن ئەوە هەموومانەی زانین بەڵام حەوکوڕی هەیە بەڵام چیەکەم جارە یەک چیرکانایەتێ ئەیکا بە سەفتەیە بۆیان هیچیان بۆیان ناشتێت کاکە ئاسایش و پۆلیس و کارمەندە کە ناکەن کوڕە یەکگرن 2 مانگ دەوام مەکەن سەر جادە فشەیە کاکەوە بۆ ئێمە نابێ جۆ لە منە بەڵێ شتێکی کەشتێ لەبارەی دیموکراسیەوە ئەمە شەر پەرژینێکی قایم بێ کاکە قەڵخوای گەورەوا دروستی کردووە 12 گوێزی بەرە بە 12 دەقاسمیەکە بەڵام کەڵە شێرێ بێنی گوێزەکەی بە قورجاخنکێ دیموکراسی بۆ ئێمە نابێ ئەوە خەڵکە خنکە خوای گەورە ڕەحم بۆ خەڵکەکە حرام و حەڵال پیاکاتەوە نقطەی تریش هەیە ئەگەر مەجالە بێ مەجال هەیە بەڵێ براکەی باوکم ئێمە حی بە باب بەوان نەڵێن دەست ئەو بە شێوەیەکی تر بە خەڵکەکە ئەڵێ دەست دەزانی بۆ ئەتوانێڵێ ئەڵێ وەرم بایەمەتریتان پێکەم کێ مەعاشی زیایەکی خەڵکە بێ هۆشیار بێ ئەمە مەعاش نییە ئەمە تەشبیانە بێ مەجال هەیە بەڵێ ئەمەکو عەرەفی لێ هاتووە کاکەمە ئینسانی بەشە مەعاشیایەتێ ڕاکەی نەورۆز بۆ سەیران و ڕاکەی بۆ چەقچەق و بۆ کونەماسی و ئەچم بۆ حماوە دراوسەکەشی گوێ نەیتێ مەعاشی هەیەیانی هەرچێگە فرۆشێ کوڕە کاکە حی بە میلەت دەبێ هۆشیار ئێمە قورئانمانتیایە بڕۆ گەورەترین کتێبخانەی ژیان بڵێ کتێبێکم بەرە بەسوود بێ قورئانە کوڕە کاکەمە ئینسانین ئێمە تعبانی کتێب خۆین و ڕاکەین جۆ لە براتە بەڵێ دەی خوای گەورە ڕەحم باقڵێ و خەڵکەکە بەخوای بچێتەوە باشە مەعاشیایە ئەی نەوەکەی ئەی مستەقبەلی بەساقبم خوای گەورە ڕەحماتی لەگەڵ کاک دارەجان لەشە ساغ بێ و سپاسە دەکەم بۆ پەیوەندێکەت قسەکانی خۆش بوون دکتۆر خدر کاک دکتۆر فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك دكتور خضر
أنا تشجيع آيات الجزء كم كخاطر فرمي ما نغير بقوم حتى أن يغيرون بأنفسهم. بله. أو من اللي تكبوا خوي نقول قد بغراك من هيجياتك وهيج دولتك وهيج بصلاة دارك بي تاكل قال أو ملتك ملتك أبو خوي خراب قال ملتك خراب نبي قد خو تبارك وتعالى أو أنا الناكاتا بصلاة دار بسر إيمو وإيمش حوار رزيلي بالرسياتي بلا من تيجناركم بو جناتو برنامجكتو بو كومل جورتين فراكسيوني هبو لا ناو برلماندا بوتي واي نكر دجي او قرارانا بوستوا ياخذ دجي او برارانا بوستوا يابو هيك هلسي تشيني كومل وكو خوي كدجي ملتكي او شتانا دكريت بله كاك دكتور بله فرم ما بس وكو هلويست يعني مثلا بەڕاستی حەزەکەم بزانم هەڵوێست مەبەستت مزاهرەیە یان قسەکردنە یاخود دەست بەرزکردنەوەی لە پەرلەمان یاخود ینی چکایەکی ئەو بوارەیە کە باسمان کرد نانا خۆ سپاس بۆخوا ئێمە میلەتەکەم ئەوای لێ هاتووە نەک مزاهرە ئەگەر هەر هەموو خەڵکەکە لە ماڵەکەی خۆی دانیشێ دەمی خۆی بدرێنان نەخوا حکومەت بە خەیاڵی دانایەت و بەم بەرژەوەندی میلەتەکەەوە نییە يعني بلاو جرينيك او ميلتين لبرساني زمريه مقصدم اويا ك او حزباني كفراكسيون حق خوتي بايكوتي برلمان كان بايكوتي وزاره كام كان بايكوتي او دايره بشتانه كان وكو تندرسي وكو شرطه وكو شارعي هم او سكتراني كزور جرينجن بناو حكومه كاك دكتور اما براستي استابون نمونه کاکسۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامیە لەسەرەوەی کە حەقی گوتووە و داوای مافی ئەو خەڵکاکە و داوای جێڕانەوەی مافی دزراوی ئەو خەڵکاکە ئەوە ئێستا ئەوەی بەسەرهات کە دەبینین و دەستی لە کار کێشاوەتەوە و ناچێتەوە پەرلەمان وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئەمڕۆ مانیان گرتووە و نەچوونەتە ناو کۆبنەوەی پەرلەمان و ناشچن لە ئەگەر هەر بڕیارەکە بۆ شێوە بەردەوام بێ پێ ناچێ بەشداری لە کۆبنەوەکانی پەرلەمان بکەن لە ئێستادا بەم شێواز و ڕیتمەی کە هەیە ئەگەر لەسەر قەزیەی ئەو پرۆژە یاسانەی کە لەگەڵ داوا و داخوازی و داواکاری خەڵکای یەک ناگرێتەوە پێم وایە وەکو شخصی خۆم ئەم قسەیە ئەەکەم ڕەنگە لای ئێوەوانە بێ بەڵام پێم وایە هیچ فراکسیۆنێک تا ئێستا لە پەرلەمانی کوردستان ئەوەنەی فراکسیۆنی کۆمەڵ داکۆچی لە ماف و بژەوی خەڵک نەکردووە ئەگەر شتێکی تر نەبێ من لە خزمەتام هەر حەزم کردە و ڕوونکردنەوەی بدەمە جەنابێت زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکەس براکەم بەس من هیوادارم دەنجی ئێمە بگاتە هەموو بەرگستان و هەموو مافی خۆتانە کوردستان کە میلەت گەیشتۆتە ئەو شوێنی کە توانای هەناسەدانیشی نەماوە یعنی توانای ژیانی نەماوە هیوادارم ئەو خەڵکە بە خۆی دابچێتەوە بگەڕێتەوە بۆ ڕێگای خوا هەتا نەگەڕێنەوە سەر ڕێگای ڕاست و نەگەڕێنەوە سەر عیبادەت و ڕێگای خوا باوەڕ ناکەم کەسیش بتوانێت ئەو شتەمان بساتال زۆر سپاس دەستخۆش دکتۆر خدر سپاس بۆ پەیوەندەکەت خۆشەوی وەرەگرم لە هەولێر بەڵێ فەرموو باشی کاکە باشی کا خۆشەوی خۆشوی سپاس مەمنون لە خزمەتام کاکە گیان بەرنامەکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەین سپاسە دەکەم زۆر مەمنونم بەڕاستی ئەوڕۆ فراکسیۆنی کۆمەڵ هەڵوێستێکی جوانی نوان بەرامبەر بەوەی کە بەشداری ئەو پەرلەمانی نەکرد لەو دانیشتنەی بەڵێ کە بڕیاریدا بەشداری نەکا تاکو و مافەکانی خەڵک لەبەرچاو نەچیرێ بەڵێ کاکە حکومەتی هەرێم پارەی هەیە لۆ موسا کا خۆشەوی بەڵێ بەڵێ جۆمان لێتە بەردەوام بە بەڵێ حکومەتی هەرێم کاکە گاشە بۆ خەڵکاکە ئەها لەبەرەوەی خەڵکەکە ڕازیە من خۆم وەکو فەرمانبەرێک تقریبا لۆ مانگێک زیاتر موسەمان وەرنەگرتیا لێش خەڵکەکە لە هەولێر دەتوانم بڵێم دەمکوت کرایە لە بتوانن کە خۆپشاندان بکەن یان بتوانن بە هەر نەوعەک ناڕەزایی دەرببڕن بۆیە داوا لە فراکسیۆنی کۆمەڵ دەکەم پێداگیری بکە لەوەی کە تاکو و مافەکانی خەڵک لە پەرلەمان نێتە بەرباس و بتوانن کە دەنگی حەقی خەڵک بن
بەڵێ بەڵێ دەنجی خەڵک بن دەست خۆشتانی دەکەم و زۆر سپاسان دەکەم. دەستی تۆش خۆش، سپاس کا خۆشەوی، مەمنون بۆ تەلەفۆنەکەت. کۆ تا پەیوەندی کاک عەبدوڵڵا وەرەگرن لە چەمچەماڵ. کاک عەبدوڵڵا پەیوەندەکەی داخرایەوە. سپاسی کاک عەبدوڵڵاکەین، سپاسی هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەین. ئازیزان و خۆشەویستان، بەڕاستی معاناتی موچە و بڕینی موچە و پێنەدانی بە خەڵک لەم کاتەیە لە ئێستادا بەڕاستی موچە بۆ ئێستا زەرورە، موچە بۆ پێش جەژن زەرورە. ئینسان حاجەت و پێداویستی خۆی بۆ ئەم جەژنە پێ بکڕێ. یعنی خەڵکێک نەتوانێ ئیستفادە لە ئێستایا لەم پارەیە بکە، بەڕاستی دوای جەژن لەوانەیە وجودی یاخودبوونی پێدانی بە خەڵک هەر زەرور بێ، بەڵام وەکو ئێستا زەرور نییە. بۆیە هەندێک لەو کۆمنتە جوانانەی کە هاتوون بۆ تەوەری ئەڵقەی ئەم جارە نووسیویانە حکوومەت دیارە وا پێ باشە کە ئێمە ئێستا و پارەی وەرنەگرین بۆی خەرجی نەکەین بمێنێتەوە بۆ دوای جەژن. والحاصل بەڕاستی معاناتی خەڵک زۆر زۆرە و هەمومان ئەیزانین و ئەوەی کە ئێستا بینەری منە چاک چاک ئەزانێ من ئەڵێم چی، و حکوومەت خۆشی باش ئەزانێت کە خەڵک معاناتی هەیە ئیلا ما ڕەحیم الله کە ئەوانەی کە گوێ نەگرن یاخود لەناو خەڵک نەبن یاخود دار و دەستەکەیان و ڕایشکارەکانیان دۆخی معاناتی خەڵکیان پێ نەگەێنن، ئەویان مەوزوعێکی ترە. چونکە جاری وا هەبووە مەسوول هاتووەتە سەر شاشە کە پرسیارە لێ کردووە مەسەلەن وتوتە خەڵکێک بەم شێوەیە ئەژی وتێتی بۆ شتی واش هەیە یاخود خەڵکی بەم شێوەیە ئەژین فعلەن من ئاگام لێی نییە. و ئەمەمان زۆر بینیوە لە وڵاتانی دەور و بەر و وڵاتانی دراوسێ و تەنانەت لە عێراق و هەرێمی کوردستانی خۆشمان. بۆیە بەڕاستی لە ئێستا یابینی خەڵکێکی زۆر ڕەحمەت بۆ سەرکردەکانی پێشوو ئەنێرێ لە عێراق بە تایبەت. بەڵام با ئەمە نەبێتە ئەوەی کە جارێکی تر ئەم حکوومەتە بە زەبری هێز ئەم حکوومەتە لا ببرێ. هیوادارم بەخۆیان بچێتەوە و لە معاناتی خەڵک تێبگا. سوپاسی ئێواکەم و سوپاسی هاوکارانم ئەەکەم لە بەڕێوەچوونی بەرنامەکە. تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.